بەناوی خوای بەخشندە و میێرەبان سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست خۆشحاڵین لە بەرنامەی کوێنەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکار و شوان و بە یارمەتی هاوکارانمان هاتینەوە خزمەتتان ئەمڕۆژ کۆمەڵێک بورگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون دەخوازین کە بینەرمان بۆی سوودمەمن لە تەواوی بورگە و بابەتەکانی ئەمڕۆمان. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێ بەینتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. هیوادارین لەم بارەدۆخە سەرمایە هەمووتان تەندروست باش بن. سپاس بەخوا ئەمڕۆ کەمێک لە شاری سلێمانی ئاسمان هەوراوی بوو، تۆزێک پلەکانی گەرما سەرما با بڵێن ڕێک بووبوونەوە، جامی زیارەکان شەختەی نەکردبوو. لە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار بە هاوکاری هاوکارانمان لە پەیام کۆمەڵێک بورگە و بابەتمان بۆ ئامادەکردوون، بابەتێکی زۆر گرنگ بە تایبەت پەیوەندیدارە بەم بارەدۆخەوە. دیارە ساڵانە لە هەموو وەرزەکان و لە هەموو کات و ساتەکانە دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵێک پرۆژەی خێرخوازیەیە کە ڕاستەوخۆ هاوڵاتیان و هەروەها نیازمەندان پێ سوودمەند دەبن. لەم پرۆژەیەشیاندا لەم وەرزە و لەم کات و سەرمایەدا پرۆژەی دابشکردنی نەوتی سپیە بەسەر ئەو ماڵ و وەروە خێزانانێک کە پێویستیان پێێت. ئەمەش پرۆژەیەکی گرنگە و هەروەها پێداویستێکی سەرەکیە بۆ بارەدۆخی کەش و هەوایە. لەو بارەیەوە قسە و گفتوگۆ دەکەین لە چۆنێتی دابشکردن و هەروەها ڕێکارەکانی ئەم پرۆژەیە لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین. بەڵێ شوان لە تەوری دومی بەرنامەکەشماندا باز لە گرنگی و سوودەکانی کات دەکەین. چی بکەین بۆی کە کاتەکانمان بە فیڕۆ نەچێت وە سوود و کات لە لامان گرنگ بێت و لە ناخی هەموو تاکێکدا ئەوە دروست بێت کە ئەو کاتی لە بەردەستایەتی سوودی لێوەربگرێت و ڕۆژانە کاتەکانی دابش بکات. بۆچی هەمیشە ئەگەر پشوویەکمان هەبێت دەموم لایەکمان دڵخۆشین و کاتەکەمان زۆربەی ئەو پشووی کە هەمانە بە فیڕۆی دەدەین ناتوانین سوودی لێوەربگرین. بەگشتی باز لەوە دەکەین کە کات تا چەند گرنگە لە تەمەنی مرۆڤدا لە ژیانی مرۆڤدا و چۆن بە گرنگیەوە سێری بکەین. دەستپێک دەچین لای کەش و هەوا بزانین ئەمڕۆ گۆڕانکاریەکانی کەش و هەوا چیەوە، پلەکانی گەرما چی بەسەر هاتووە، پێکەوە بینەری دەبین. لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە باس لە کار و پرۆژە خێرخوازەکانی دەستگای خێرخوازی بەخشینەکەین بۆ بە تایبەتیش کۆتا کار و چالاکیان کە کۆکردنەوە وەروە بەخشینی نەوتی سپیە بە ئەو ماڵانەی نیازمەندن. پێشەوەی بچینە لای میوانەکەمان وە گفتوگۆیەکی تێر و تەسەل لەو بارەوە بکەین لە بارەدۆخی گوزەرانی خەڵک و وەروەها ئەو وەزعی ئێستاکە خەڵکی تێدایە. فاسیلەیەکمان هەیە دەربارەی پرۆژەکەیان بینەری دەبین و دواتر دەگەڕێنەوە.
بە هاوکاریەکانتان ماڵێکی سارد و سڕ گەرم بکەنەوە. زۆرن ئەو ماڵە هەژارانەی لە سەرمای زستاندا چاوەڕێی سۆز و میهرەبانی ئێوەی خێرخوازن تا لەم زستانە سارد و سڕدا گەرمیان بکەینەوە. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین هەڵمەتی پرۆژەی دابەشکردنی نەوت ڕادەگەێنی بۆ گەرمکردنەوەی ماڵە هەژار و بێباوکەکان لەم وەرزی زستانت. ئێوەی خێرخوازی کوردستان و کوردانی تاراوگا بە هەر چەندێک لە تواناتاندایە بەشداری لەم پرۆژەیەدا بکەن. دەتوانن هاوکاریەکانتان لە ڕێگەی نووسنگەکانی بەخشین لە سەرجەم شار و شارشتەکانی هەرێمی کوردستان یان لە ڕێگەی نادنی باڵانس بۆ ئەم ژمارانە بنێرن. 1970 961 35 یاخود لە ڕێگەی فاستەی 1970 961 35 چاوەڕوانی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی خێرخوازی. زان و خۆشەویستان گفتوگۆ دەکەین لەبارەی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین و کۆتا پرۆژەیەکە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕایگەاندۆیش دابشکردنی نەوتە بەسەر خەڵکانی کەم دەرامەت و هەژاراندا بە میوانداری زۆر بەڕێز کاک ڕێبوار میرانی ئەندامی کارای دەستگای خێرخوازی بەخشین کاک ڕێبوار زۆر بەخێربێت سپاس بۆم دەرفەتە. کاک ڕێبوار ئەگەر سەرەتا باز لەم پرۆژێتان بکەن کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕاتانگەیاندووە ئەم پرۆژەیە چۆنیوە چۆن ئەنجامی دەدەن. بناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵی پێیام و ئێوەی خۆشەویستیش. دیارە دەستگای خێرخوازی بەخشین لە هەموو بارودۆخێکدا لە هەموو ڕووداوە سروشتی مرۆیەکاندا سوپاس بە خۆی پەروەردیگار پرۆژەی هەبوو خزمەتی خەڵکی کردووە. خۆمان نەزانین ئەم ساڵێکی بەڕاستی زستانێکی قورسە پلەکان لەژێر سفرەوەن و زۆربەی خەڵک پێویستی بە گەرمکردنەوە هەیە. ئەگەر لە وڵاتان بەفروبارانێکی باش بێ بەڵام ئەوان پەکیان ناکەوێت هەم لە ناو سارەکەی هەم لە ماڵەکەی هەم لە شوێنی کارەکەی گەرمکەرەوە هەیە بەڵام لە هەرێمی کوردستان چەند ساڵێکە خەڵک چاوەڕێی 200 لیتر نەوتی حکوومەتەکات بەڵام خۆمان دەزانی کە چۆن دابەشیەکە و تا ئێستا نەگەیشتووە. بۆیە ئێمە پێویستمان زانی لەو کاتانەی کە خەڵک زۆر پێویستی بە ئێمە لەگەڵیان بین ئەوەی لە توانامانە ئێمە زانی خەڵکانێکی زۆر بە هەزاران بە سەدان پێویستی بە هاوکاریە بە نەوتە بە گەرمکردنەوە هەیە بەڵام ئەوەی لە تاقۆتوانای ئێمە هەیە ئەوەی خێرخوازان بۆ ئێمەی دێن ئێمە هەر دەتوانین وەدابشکین. سوپاس بۆ خۆی پەروەردیگار کەمپینەکەمان چەند ڕۆژێکە ڕاگەیاندووە و لە ئێستاە لە زۆرێک لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان نەوت دابەشەکەین تا ئەم ساتە وەختە 35,000 لیترمان دابش کردووە و ئەمڕۆژ بە هەمان شێوە لە کۆمەڵی شوێنی دابشی ئەەکەین و زۆرێک لە نووسنگەکانی ئێمە بە شەو بڕۆژ دابشی ئەەکەن یان زۆر جار خەبەرمان بۆ دێ ئەو ماڵانەی کەوا پێویستیان پێێتی تەنانەت بۆ یەک شەو یەک ڕۆژ نەوتیان لە ماڵەکانیان نییە نووسنگەکانمان سەرپشت کردووە خۆیان لە شەوە لە کاتی بەفرا لە کاتی بارانە هەر کاتێک زانیان ماڵەکە وایە بەپەلە 2 یان 4 دەبە نەوتیان بۆ بەرن بۆ ئەوەی ڕق نەبنەوە و تووشی ئازار و مەینەتی ئەم سەرما و سۆڵە نەبن. زۆر باشە کاک ڕێبوار میکانیزمی وەرکردنی هاوکاریەکان وەروە میکانیزمی دابشکردنی ئەو نەوتەشی کە لە بەردەستانایە بەپێی نووسنگەکانە وەروەها بەپێی ئاماری پێشترە چۆن ئەو با بڵێن خێری کە دەستانەکە ئەو نەوتی کە هەیە دابشیەکە. دیارێمە کاتێک کە پرۆژێک ڕاگەێنین سەرتاسەریە بۆ ناوی کوردستان و بۆ دەروی وڵات هەر کەسێک بە 1000 دینار بە 5,000 دینار یان بە بەرمیلێنەوە یان بە 40 بەرمیلەوە تەمانەوانە کاڵم هەمووی تێ بۆ یعنی تەسەوڕەکەی خەڵگێر بلای ئێمە 1000 دیناری پێ ئەڵێ وەڵڵاهی خۆم 5,000 پێ بەڵام وڵای حەزەکەم بەشدار بم لەم خێرە 1000 دیناری پێ 1000 دینارەکە دانێ 4,000 بخۆی هەڵەگری دەیواشمان هەیە تەلەفۆنەکە ئەڵێ 40 بەرمیل نەوت بکڕن ئەو پارەکەی تەحویلەکەم بۆتە یان کوردانی تاراوگا بەڕاستی جێگای شانازی جێگەی ڕێزن خەڵکانێک لێرە چەندین ساڵە کۆچی کردووە لەم حکوومەتە لەم وڵاتە بێزار بووە بەڵام لە وڵاتان ئەگەڕێ لە ناو مزگەوتەکانە بانگەوازەکە بۆ هەژارەکانی هەرێمی کوردستان لە وڵاتانە بۆ ئەوەی نەوتیان بۆ دابینکە ئەمە چەندێ دڵخۆشە کابرا لێرە نەماوە بەڵام دڵی وابەستەیە بێرەوە ویژدانی ئەوە قوبڵ ناکە کە خەڵکانێک لێرە لەسەرمان ڕقبنەوە ئەو لێ لە ئەوروپا هیچ کێشێکی نەبێ بۆیە نووسنگەی بەخشین لە ئەوروپا و
مامۆسایانی ئاینی زانایانی ئەوێ مزگەوتەکان نوێژخوێنەکان لە خەمی ئەوەدان خەڵکانێک لێرە لە هەموو پرۆژەکانی بەخشینە هاوکارمان بوون و لە ئێستا شەشانیان داوەتە بەر سوپاس بخۆی پەروەردگارمە دوودانە ڕۆژە پرۆژەکانی ئێمە کە جێبەجێ ئەەکەین دابشکردنی نەوتە بەسەر هەژاران لەسەر ئەستۆی ئەوە واتر ئێوە زیاتر شتەکان پارە کۆ دەکەنەوە دواتر نەوتەکە دەکڕن یاخود چۆنچۆنیە یان تا ئێستا زیاتر هاوکاری مادیمان بۆ هاتووە لەبەرەوەی مامەڵەی نەوت گواستنەوەی قورسە ئەو کەسە لە جاتەوە خۆی بیکڕەوە بێتە لە ئێمە جایەکی بیگوازینەوە هەم مامەڵەکەی قورسە هەم نەوت خۆتان نەزان شوێنێکی تایبەتی ئەوێ لەبەرەوەی خەڵکەکە ئەو ئازانەیە پارەکە ئەنێرێ هاوکاری مادیەکە ئەنێرێ ئێمەش لەو شوێنە پرۆژەکەی پێ ئەنجام دەین لەو شوێنە ئیکڕی شێوازی دابشکردنەکە چۆنچۆنیە چۆن ئەزان ماڵێک مستحقی ئەوەیە کە ئەم نەوتەی پێ ببەخشن ئێمە بحکمەوەی جار لە 12 ساڵە دەستگایەکی خێرخوازین بە هەزاران ناوی خەڵکی هەژارمان لایە و لە هەر نووسنگەیەکی ئێمە لە هەر شارێک یان خو شارۆچکەیەک بەرپرسێکی ئەو شارەماندانە و لەگەڵ کۆمەڵێک خەڵکی ترکە لەگەڵی هاوکارن ماڵ بە ماڵ نەفەر بە نەفەر کە فۆڕمی بۆ پڕەکەنەوە یاخود ناوی لای ئێمە تۆمارە بە دوواداچوونی بۆ ئەەکەن یعنی قورسە منێک لێرەوە بچم بۆ زاخۆ بۆ دهۆک تحقیقی ماڵێ بکەم بەڵام لەوێ نووسنگەی دهۆکمان نووسنگەی زاخۆمان نووسنگەی هەڵەبجەمان کەلارمان کفریمان پێنجێنمان ئەمانە لە ناو شارەکەن خەڵکی شارەکە ئەناسن و بۆ پرسیارکردن بۆوان ئاسانترە یعنی کەسێک کە ماڵی لە بۆن من لە پێنجێن ئەگەر بتوێ پرسیاری ماڵێ بکەی لە گەڕەکێکە ئاسانتر ئەیدۆزیتەوە و ئاسانتر ێتە دەست بەڵام بۆ منێک کە لێرەوە بڕۆم ناڕەحەتە ئەوان ئامادەیەکەن ناونووسی ئەەکەن بۆ منە لە هەر شوێنە 100 ماڵ ناونووسەکەین و ڕۆژی دابشکردنی نەوتەکان پێڵێن کاتژمێرەوەندە لەوێ ئامادە بن دەستگای خێرخوازی بەخشین نەوتەکە لەو کاتە ئامادەکە و دابشەکە بەسەریان چەندێک نەوتیان بڕیارە بدەنێ کەمترین تا ئێستا کەمترین دابشکردنی نەوت 6 لترمان داوە و لە شوێنی تر 80 لترمان داوە و بە پێی داهاتی ئێمە کە بۆمان دێت زیایەکەین بەڵام لە ئێستاە بۆ ئەم کەشە بۆ ئەم هەفتە یەک دو هەفتێکە زۆر ساردە بۆی نەگەوینە ناو بەفر و بارانێکی ترکەڵێن بەڕێوەیە هەوڵە دەین بۆ ئەو چەند ڕۆژە بە تەواوی زۆرترین خەڵک نەوت دابینکەین بە گوێرەی خێزانەکانە گۆڕێ بۆ منە خێزانێک زیاتر ینی پێویستی پێێت یاخود دەژارترە زیاتری بۆ دابین بکەن ئێمە لە نەوتە کەمتر ئەومان خوێندوێت وەکو خۆراکەکە نییە چکەم خۆراک وەکو خۆمان نەزانین لە باعیشە بە هەمان شێوە بە نەفەر ئەدرێت بەڵام هەر حکوومەتی با بڵێن حکوومەتی عێراق وەرم نایدە بیتاقەی باعەکەی ماڵانی ئێمە هەر ماڵێک بۆ چۆن وەزانین لە ماڵێکە سۆبایەک نەفەر بێ سۆبای داگرستن 4 نەفر بێ سۆبای داگرستنی بۆی ئێمە ئەم جیاکاریمان نەکردولەوە بەڵام لە خۆراک و لە پێداویستی و هاوکاری مادی ئەومان زۆرجە خوێندوتەوە باشە بەڕاستی کاک ڕێبوار ینی سەو پرسیارە دروستە بێ ڕەنگە کۆمەڵێک کەس بڵێن بۆ چیە ینی کابرا پێویستی بە 20 لتر نەوت بێیان داما بێ بۆ نەوت ئێوە چنە ناو خەڵکەوە هەر بەڕاستی خەڵک پێویستی داماوە بۆ دەبێیەک نەوت یان هەر ئەوەیە ئەوێ وەریگرێ ینی وەزعی خەڵک چۆنە بەڕاستی بێنەوتن ئێمە ڕۆژانە ئەگەر نمونەیە بە سلێمانی بینەوە کە کەشەکەی سارتر لە هەندێک شاری تر ڕۆژانە بەدایە دای حاجی و مامە حاجی ئافرەتی بێوەژن خاون مناڵی بێباوک سەردانمان دەکات وەڵاهی لە یەکەم دەقات دەسەکا بە گریان ئەدرەسی خۆی ئەدا ناونیشانی خۆی ئەدا ئەڵە دراوسەکان بپرسن کە ژیانم چۆنە گوزەرانم لەسەر چییە ئاخر دای حاجیەک و مامە حاجیەک ئەگەر کەسیان لە ماڵ نەبێ یاخود کوڕێکیان هەبێت لە زانکۆ بێ ئەبێ بەچی بتوانن بژین بەچی نەوت بکڕن بەچی سەرچاوی بژێوی ژیانیان دابین بکەن ینی ڕۆژانەیان بۆ لای ئێمە وەڵاهی کری تەکسەکان پێ نەکە بگەڕێنەوە یان ئەبێ کری تەکسەکەشیان بۆ بین اینجا ڕەنگە خەڵک زۆر پرسێ خۆ لە جادە و کۆڵانەکانە ئەمانە هەن ئێوە دیقەت بە هەر کەسێک کە هەژار بوو بێمنەتانە ئەدرەسی خۆی ئەدا ناونیشانی خۆی ئەدا ئەڵێ لە فڵان کەس بپرسە فڵان گەڕک فڵان کۆڵان یعنی کاتێک کە ئەچین سیرەکەین ئەمە کە خۆی باسی کردوار هیچ نییە سەریکەن زۆر وێرانە زۆر داماوە واللهی نەفەر هەیە ئەڵێ لە هەشتی ئێوارەوە لە حوتی ئێوارەچین ناوجێگا لەبەرەوەی نەوتمانی تەسەورەکەی لەم هەفتانە لە نووسنگەکانە لە شوێنەکانە کە نەوتمان بردووە واللهی چۆنەها مناڵ دیارێکی بە نرخی بۆ بەی هەڵە بەجێت و چۆن ئەڵێ دڵخۆشی شادی دەرەبڕێ واللهی خێزانەکە ئەویان کردو ئەڵێ واللهی ڕۆژانە چەند کاتژمێرێک سۆبامان داگیرساندەوە بۆی گەرم بینەوە هەوڵمان داوە ئەگەر خۆر بێ لەبەر خۆرابین یاخود
لە دەمەوە ئێوارانە لە دوای ئیشاوە خەوتون بۆی جێگەی داخە لە هەرێمی کوردستاندا و هەموونەوت و زۆر جێگەی داخە لەبەرەوەی ئەوەتە ئێمە شانازی بەنەوتەکەین ئەوەتە سەروەت و سامانی ئەم کوردستانە ئەم عێراقا بە عێراقی تێکەڵ نەکەن چۆن بەڕاستی جێ دەستخۆشی حکوومەتی عێراق ئەگەر ئاگاتان لێبێ لە کەرکووک و لە بەغدا و لە کۆمەڵێک شوێنی تر سەر ڕێەوەی ماگانە پەنجالی ترە پەنجای تری زیاد کردووە بەڵام ئێمە وابزانم چەند ساڵێکە ڕەنگە نەوت نەگەشت بێتە هیچ ماڵێ لە بەشێک لە شار و قەزاکان پێوە بێشتا هەر چەند ساڵێک هەر وەریان نەگەشت تۆ دیقەت بن حکوومەتی عێراق حسابی ئەوەکە ئەو شوێنانێک کە سارترن دەڵان ناگەنە ئەو سادی ئێمەش خۆتان نەزانن کەرکووک بەخا ئەو شوێنانە تا ئێستا شاخەیەکی واشێنی بەڵام تۆ سەیریکە حکوومەتی عێراق ئەمە ئەکە باشە لەگەڵ موچەکە لە کاتی خۆی دابەشەکە لەگەڵەوەشە تا حەدێک بەو موچێکە دابەشێک کار و کەسابەتێکی لای ئەوە بەڵام لای ئێمە ئەوە دیقەت بن هەفتەیەکە کرێکارێک نەچۆتە ئیش دیقەت بن کۆمەڵی ئەو دوکانانەی کەەوە بەستویان تا ئێستا نەچوون بۆ ئیشکردن کریان لەسرە کارەبە ئاو بینا لەگەڵەوەشە خڵن ینی تەسەوڕەکەی کاتێک کە ئێمە دوعاکەین خوایان باران ببارێ خوایان ئەم کەشە بە جۆرێ بێکە لە هاوینە زەری لێ نەکەین بەڵام دیقەت بن لە لایەکی ترەوە خەڵکە هەژارە داماوە بێلانەکە ژیان و گۆزانەی زۆر ناڕەحەتترە بێ ئەگەر خێرخوازان نەبن بە هەموو بەشەکانیەوە جگە لە دەستگای خێرخوازی بەخشین بەڕاستی کارەسات زۆر گەورە ڕوەتە ئێستا کارەسات هەیە بەڵام لەوە کارەساتتر زیاتر ڕوەتە لەبەرەوەی هەر پرۆژەی ڕاگەین تۆ دیقەت بن لە ماوەی چەند ڕۆژەکە بە هەزاران خەڵک سوودمەند دەبێت بە هەزاران ماڵ گەرمە بێتەوە بە هەزاران دڵشکا و دڵی ئەدەیتەوە بە هەزاران فرمێسک ئێسڵی بەڵام ئەگەر ئەوەش نەبوو زۆر بەڕاستی ناڕەحەت کاگرێبوار لەوانەیە لە ناخی هەندێک کەسدا ئەوە هەبێت کە بڵێت مانی چل چییە گۆڕێگەر من بڕە پارێکی زۆر کەم لەبەردەستە ینی ئەگەر دەبەیەک نوت ببەخشم بەڵام لەوانەیە ئەو دەبەنەوتەکەی بەخشێ زۆر کاریگەری هەبێ زۆر سوودی هەبێ هەر لە ڕووی خێرخوازی شۆپیاوی خوا ڕوودی خۆی لەسەر بە دەفەرمێت بەخشینی درهمێکی کەسێکی هەژار بەرامبەرە بە بەخشینی 100,000 درهمی کەسێک کە پارەدار و دەوڵەمەندەواتە بە کەمسیرکردنی و بابەتانی ئەو داهاتی لە بەردەستمانەیە ینی بەکەم سیری نەکەین و بیبەخشین ئەوە تا چەند گرنگەوە تا چەند کاریگەری دەبێت لەسەر پرۆژەکەی ئێوە بە هەموو لایەکە بیبەخشین ئێمە لە کۆمەلگایەکی مسلمان ئاژین پێغەمبەری ئازیزمان فێرمان دەکات بە لەتێ خورما خۆتان لە ئەگەر بپارێزن من ئەپرسم ڕەنگە کیلۆ خورما ئێستا بە 2000-3000 بێ لەتێ خورما ئەبێت چەندی بەرکەوێ لەتێ خورما ئەوە هاان دەدا تۆ شەرم نەکەی لە بەخشینی کەمە ڕاست چونکەم دڵنیابن نەبەخشین لەوە کەمترە من 1000 دینارم پێ بیبەخشم باشتریان هیچ نەبەخشم تۆ 5,000 پێ بیبەخشیان هیچ نەبەخشی بۆ ئێمە خەڵکی خۆمان وا ڕاهێناوە کە لەگەڵ ئێمە مامەڵائەکە بۆ 1 لیتر بۆ 2 لیتر نەوت بۆ دەبەیەک بۆ بەرمیلێک سڵ نەکاتەوە چونکەم بەڕاستی ئەو بەرەکەتی لەناو بەخشینە هەیە هەلەوەیە تەسەوڕەکەن ئەوەی کە یارمەتی ئێمەدا ئەگە بڵێم لە خوار ئاسی مامناوە دەنابێتە درو بەڵام بەرەکەتی تێەکەوی 5 تۆ 1000 تۆ 5 ئەو دەی ئەو گەڵایکی ئەو وا ئەکات پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین خەڵک دڵخۆش بکات کەواتە ئەتوانین بڵێن خێرۆمەنەکان لە هەرێمی کوردستان بۆ کوردانی تاراگەش ئەوەندە زۆرن لە پرۆژەکانە ینی خراپ نییە باشە بۆ نمونە پرۆژەیەکتان هەبوو لە کاتی ڕوودا و سروشتێکی هەولێر لەوێ لافاوێکی زۆر و ماڵێکی زۆر وێران بوو بەدەماواتنی خەڵک چۆن بگەر بۆمان باسکەی کۆتا چەندە کۆمەڵێک ئامار هەبوو بەڵام پێم خۆشە جارێکی تر بپرسینەوە بۆ نمونە یەکێک لەو پرۆژە گرنگانە لەم وەرزی زستانەیە و پرۆژەی بەدەماواتنی لافاوەکەی هەولێر بوو خەڵک چۆن بەدەمتانەوە چیتان کرد بە وردی ئەوەی کە بیندرا دووبارەکەینەوە هەر لە مەرزەیە بوو ڕەنگە مانگێک مانگ شتێک لەوە بەربوو تۆ دیقەت بە کارەسات بە دوای کارەساتێت بۆم هەرێمی کوردستانە لەگەڵ ئەوە خەڵکی خێرخواز بەگشتی لە هەموو دەستگاکان شخصەکان هەمووی هەڵەسێ بە کۆکردنەوە و هاوکاریکردنی خەڵک ئەوەی ئێمە کردمان سواز بۆخوا کەمترین کەلوپەلی کۆنەیتیا بوو ئێمە هەوڵماندا تازەترین دۆشک و بەتانی و لەگەڵەوە خۆراک و لەگەڵەوە هەر ئەو ماڵانێک کە چوین سەردانمان کرد 400,000 پێ بێ یعنی بۆ هەر ماڵێک 400,000 دینار کارتۆنی خۆراک دۆشک بەتانی لەگەڵ کۆمەڵێک کەلوپەل کە خەڵک هێنابی زۆر باش بوو تۆ سەیری کە خەڵک چۆن ێ بەدەم تۆ توانیت ئەو ماڵانەی کەوە زەرمەند بوون لەم لافاوی هەولێرە قەرەبیان بۆ بکەیتەوە بەشتی تازە بۆ نمونە ئەگەر ئێمە هەشتی کۆنە بین بۆ ماڵەکان ئێوە ماڵانە ڕەنگە ئاسیان باش بووی پێشتر
بەڵام لە سعاتێکە ماڵەکان بەم شێوازە بوو بەڵام کاتێک کە پارەی پێدەی یان دۆشکی تازە و بەتانی تازای بۆ بی پێویست ناکە ماوەی تر فڕێ بە و ئەوەی تر کە کەلوپە لە کارەبایەکانی کە لە ناو چوون یان بۆ نمونە غازە یان سەلاجەیە ئەتوانێت بم پارە کە ئەوەی ئێمە خەڵکی تریش بۆی بردووە ماڵەکەی بنیاد بنێتەوە یعنی ئێمە هەمیشە بیرەوەکەینەوە چی بەرین زۆر سوودی هەبێ یعنی شتێ نەبێت بۆ چەند ڕۆژێ بەکاری بێن دوای تۆزێک کار و کەسابەت کە فڕێ بە ئێمە هەوڵماندا ئەو شتانەی کە تازەن و لەگەڵ ئەوەشان نەمانویست پارەکە چۆنەڵە بکەین وەکو گۆشتی قوربانی پارچە پارچە هەوڵماندا هەر ماڵە 400,000 بەرکەوێت تەمان هەر ماڵی ئێمە حسابمان کرد نزیکی 600,000 بەرکەوت بە کەلوپەلەکانەوە ئەنی سواز بۆخۆ هەر ماڵێک تۆ لە ڕێی دەستگای بەخشینەوە لەو کەمپینە 600,000 بەرکەوتوی بە کەلوپەلەکانیشیوە ڕاستی ئەمە بەڵام تو دیقەتی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەم ساتە وەختەوە باوەڕ ناکەم شتێکی بۆ ببن کاتێک کە تۆ لێتە قەومی ماڵەکەت تەواو داپۆشێ بە قوڕولیتە ئەگەر من نێم یارمەتیت نەدەم ماڵەکەت بۆ پاک نەکەمەوە ئەگەر پێخەف و بەتانی دۆشەکەت بۆ نێنم لەو کاتەیە دوای مانگێک 2 مانگ 3 مانگ بۆ چیتە چی لەکەی تا چەند زەرورێ بەو کاتە کەوایە ئێمە وەکو چۆنەوە تەواوی واین حالەتی زەروری واین بۆی لە هەر شوێنەکە ڕووداوێک ڕوویدا سروشتی بوویان دەستکرد بوو هەوڵمان داوە بە پێی توانای خۆمان بگەینە ئەو شوێنە کۆمەکی ئەو کەسانە بکەین بە ئەندازەی کە بۆمانێت لە ڕێی خێرخوازانەوە بۆیە بەڕاستی جێگای شانازیە بۆ خێرخوازان تا ئەم ساتە وەختە ئەمە تەمەنی بەخشین بۆ 12 ساڵ و نیو وەڕوا هیچ پرۆژەیەکمان فەشەلی نێنەوە بڵێن بۆمان نەکراوە کەم تا زۆر خەڵکێکمان دڵخۆش کردووە بە هاوکاری خێرخوازان ماڵەکانمان گەرم کردوتەوە خانومان بۆ دروست کردوون ناوماڵمان بۆ ڕێخستون موچەی ماگانەمان بۆ دابین کردوون نەخۆشەکانمان چارەسەر کردوون لە دەروی وڵات بە هاوکاری خێرخوازان لە ناوەی کوردستان خۆتان نەزانن باقیکەی تریش ئەوتە کۆمەڵگەکان و نەخۆشخانەکانی دەستگای خێرخوازی بەخشین سوپاس بەخوای گەورە ڕۆژان لە خزمەتی خەڵکان بە شێوازێک کە بەرامبەرەکان تا ئێستا نەگەشتنەوە ئاستی ئێمە کاگرێپەر وەکو خۆش ئاماژەت پێکرد بۆی کە وەکو فریاگوزاریە خێرا لە هەموو کات و ساتێکدا کاتێکی ڕووداوێکی سروشتی یاخود هەر ڕووداوێکی نەخوازە ڕوودات ئێوە فریای ئەو خەڵکە دەکەون ئەمە تا چەند جێی خۆی گردوتەوە بۆ من لە کاتی کۆرۆنا هەر باماشەوە دەستگای خێرخوازی بەخشین ئەرفریای هاوڵاتیان کە و لە کاتی لافاوەکەدا لە هەموو کاتێکدا ئەمە تا چەند گرنگە کە ئێوە ئەو کاتانی کە زەرورە کە دەزانن ئەو هاوڵاتە چی پێویستە ئەوی بۆ دابینەکەن ئەمە تا چەند جێی خۆی دەگرێت ئێوەگەر سەرنج بن حکوومەتی هەرێم ئەڵێ لافاوێک یان بارانێکی بەخۆر بەڕێوەیە هەموو ئەداواتەکانی کە هەیەی بە حسابی خاتە ئیش تیمەکانی ئاگادارەکاتەوە بۆ نمونە لە فڵان شار ئاگادار بن ئەگەر ڕووداوێکی نەخوازیار هەبوو لیژنەی بەخشین کە سەرپەرشتی دەستگای خێرخوازی بەخشینەکان هەمیشە لە هەوڵی ئەوە داین لەو حاڵەتا بین لە بە زووترین کات بگەینە شوێنی ئەو ڕووداوانە ئەو هاوکاران بێ ئەمە کرد بگەین پێ لەبەرەوەی ئەگەر دەستگای خێرخوازی بەخشین ئەمە نەکا دوا ئەکەوێت کاتێک کە خەڵک ئێستا پێویستی بنەوتە ڕەنگە مانگێکی تر خەڵک ئەوە پێویستی بنەوت بەڵام لەم 2 هەفتەیە لەم مانگەیە ئەبێ پرۆژەکەت چڕکەینەوە لەسەر نەوت چونکەم خەڵک ئێستا پێویستی بێت بەپێی زانانی ئیسلام کە باسەکەن هەر قەیرانێک کە ڕوویدا باشترین خێر ئەوەیە لەو قەیرانە ئیشەکە جێبەجێ بکەیت بۆ نمونە کە خۆراک کەم بوو تۆ خۆراک دابەش کە ئێستا کاتی سەرما و سۆڵەیە نەوت نییە سوتەمەنی نییە سوتەمەنی دابەش بکە ئەمە ئیسلام فێرمانەکە لەکوێ خەڵک زۆر پێویستی بە تۆ بوو زۆر شتەکە دەگمەن بشاز بوو تۆ ئەمە جێبەجێ بکە لەبەرەوەی ڕەنگە کارەساتی مرۆیی لێ بکەوێتەوە ڕەنگە خەڵک ڕق بێتەوە ڕەنگە خەڵک تووشی کۆمەڵێک نەخۆشی بێ دوای چارەسەر نەکرێت کارەوەلوانێ کێشەیەکی دیکەشە بە لە نێو خێزانەکان دایمە لە چەند ڕۆژی ڕابردوودا هاوکاری ماڵێکمان کرد خێزانی ماڵەکە ئافرەتەکەوتی بە قوربانتان پارەمان بۆ نێنن نوتەکەمان بۆ بێنن پیاوەکەم تۆزێکەوەیە لەوانەیە پارەکە بخوادیان شێوازێک ئەوەش بۆ خۆی شتێکە کە پارەکە لەوانەیە لەو کاتیان زەرور نەبێت یان دەزانم خێزانە لەوانەیە پارەکە نێدا بە نەوتەکە زەرورتر بێ ئەمە تا چەند گرنگە لای ئێوە ئێمە زۆربەی پرۆژەکانمان خۆمان هاوکاری مادیەکە نادین بە کەسەکە خۆمان بۆ جێبەجێکەین بە نمونە ئێمە کاتێک کە خانوو دروستەکەین بۆ ماڵێکی بێباوگیان نەخۆشێکی سەرجێگا سەرۆکی خێزانێک خۆمان لە سەرەتا تا ئەو دەقە کلیلەکان پێدەین خۆمان سەرپەرشتیەکەین وەک نمونەی بەڕێزت باس کرد ڕەنگە کوڕی لە ماڵەکە ڕەنگە سەرۆکی خێزانەکە پارەکەی بیتێ وەک پێویست بۆ ماڵەوە سەرفی نەکە ڕەنگە بۆ شتێکتر سەرفیکە ڕەنگە بیا بەشتی ڕەنگە ئەوەنە هۆشیاری ئەوەی نەبێ ئەم پارە چۆن سەرفەکە بەڵام کاتێک
دەستگایەکی خێرخوازی وەکو بەخشین لە ڕێی تیمەکانیەوە لە ڕێی مهندسەکانیەوە لە ڕێی ئەو لیژنە تایبەتێکی بۆی دانراوە خۆی ئەزانێت چیەکە لەگەڵ ئەوەش خەڵک زیاتر هاوکار دەبێت بۆ نمونەیە کاتێک کە خانووی دروست دەکەین تۆ تەسەوڕەکەی کرێکار لە پارەم ناوێت کرێکار خۆی پێویستی بە هاوکاریە زۆربیان پێویستیان تەنانەت زەکاتیان پێشی بەڵام کە ئەڵێ بۆ بەخشین و ماڵێکی بێ باوکە ئەڵێ ئەم چەند ڕۆژە من حەز ناکەم پارە بدەم یعنی بە زۆر پارەکەی دەین شۆمەزانین ڕەنگە لەو ماڵە محتاجتر بێ پێویستی زیاتر پێ بێ بەڵام کاتێک کە خۆت سەرپەرشتی پرۆژەیەکەکەی ئەچی بۆ کڕینی هەر کەلوپەلێک کەمتر لە نرخی خەڵک پێدەدەن لەبەر ئەزانن بۆ دەستگای بەخشین بۆ خەڵکی هەژارە بەڵام ئەگەر وەک خۆت تەنی پارەکە بێ بە کەسەکە ڕەنگە نەتوانانی وەک پێویست بەکاری بێنێ یان ڕەنگە کەم کورتی تێ بکە یان ڕەنگە زۆر باشە بەهدەری بە کاگرێبە لەبەری بەڕێزت مەدانی ئەچیتە ناو خەڵکەکە یاخود لە سەنگەری پێشەوەیت ئێمە نامانوێت لە پیرۆزی و وەرەوە قورسایی و کارە باشەکانی هیچ دەستگایەکی خێرخوازی لە هەرێمی کوردستان کەم بکەینەوە بەڵام بە دیاریکراوی هێزەکە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان ڕێکخراوی خێرخوازیان هەیە سەپۆرتەکرێن لە دەرەوە یەک دنیا ئیشان بۆ کرێ ناڵێن ئیشان بۆ هەموو کورد نەکردووە یاخود لە هەنێ حاڵەتی کەم بەڵام زۆر بەدەگمەن ئەبینین جێگە دەستیان دیار بێ یام ئیلا بۆ ئەوانەی لێ خۆیان بەڕاستی دەستگای خێرخوازی بەخشین کە بانگراوەندەکەی پشتی هێزێکی سیاسی وەکو کۆمەڵی دادگەری لە پشتێتی کە چنە شوێنێکەوە ڕەچاویەوە دەکەن ئەمەیان لە بەرەوەی کۆمەڵە با یارمەتی زیاتری بێن ئەم گەڕەکەیان کۆمەڵین با ئیمالیانکەین بەڵێ ئەمە ڕەنگە گلەی ئەندامانی کۆمەڵی دادگەری بێ بۆ بەخشین من توانم لە بەرچوانەکەی ڕاستە زۆر جار خەڵک گلەی مالیەکە ئەڵێ ئێوە خزمەتی خەڵکانێکەکەن کە ڕەنگە نوێژنەکە ڕەنگە وەک پێویست دینداری نەبێ ئێمە وتومانە ئەوەی لە خەڵکەوەی بۆ خەڵکە بۆ نمونە ئەگەر ئەندامێکی کۆمەڵ یان هەر حزبێکی ئیسلامی یا ئیلمانی پێویستی بە هاوکاری بوو لەو پرۆژەیەمە جێگای بۆ بەشدارێکن تیە بەڵام بەو ڕادەیە کە ئەندامانی کۆمەڵ گرەی لێ ئەماکەن ئەڵێن هیچ بۆ ئێمە ناکە و خەڵکێکی تریش کە ڕەنگە لە بانگراوندەکەی خۆ سێری کە ئەڵێ هەر بۆ حزبەکەی خۆیان هەر بۆ ئیسلامیەکانەکەن بەڵام ئێمە ڕۆژانە خەڵکە لە شاشە ئەبیندرێ خان و ئەکرێ پرۆژەکان جێبەجێ ئەکرێ و خەڵکە قابلی لە وڵاتێکتر نهاتوو لە هەرێمی کوردستانە خەڵک باش ئەزانێمانە کێن ڕەنگە تۆ لە گەڕەکەی خۆتا دوو دراوسێتی تابی ئەزانی دەنگ بەکوێ ئەدا و سەر بە چه حیزبێکە ئەمە پێم وایە ئەمە بیانوێکی کۆن بوو کە ئانێنا بۆ ناشرینکردنی کاری خێرخوازی بەتابێت لە ئیسلامیەکان بەڵام وەک وتم تۆ کاتێک کارێکەکەی نابێت چاوەڕێگەی هەمووی دەستخۆشی لێ بکەن ئێمە سەردەمانێک کە بەخشی من دەست پێ کرد خەڵک تانە و تەشەری لێدانی بابە ئێوە خەڵک دەرەخەن چۆنە بێ یان تەنان حکومەت زۆر جار ڕایەگرت بەڵام ئێستا ئێوە دیقەت بن کام کەناڵی حزبی دەسەڵات حکومەت کە بەرنامەی خێرخوازی دانەناوە ئێستا حکومەتەکەی خەڵک ماڵوێرانەکە لەولاوە کاری خێرخوازی دانەوە ماڵەکان یارمەتیە دەم دەستخۆشی لە خودی بەرنامەکەک بەڵام وەکو حکومەت تۆ کاتێککە نەوتت دابش کرد چ پێویستەکەم بێن پارەکۆکەمە بۆ نەوت ئەگەر تۆ لە ساڵێکە 2 بەرمیل نەوت دابش بکەی کێ پێویستی بنەوتە بێ کێ ناوی خۆی نووسێ بۆ نەوت کێ هاتو هاواری لەڵەسێ بۆی سارد و ڕقە بێتەوە بەڵام کاتێک حکومەتەکەمان بە ناوی حکومەتە و ناوی حکومەتەوە بەڵام نازانین نابنین چی کاتێککە ئەمانە نادا بە خەڵک مافی خەڵک زەوتەکە موچەی خەڵک پاشەکەوتەکە چۆن ئەڵێ کار و کەسابەت لەم وڵاتە ناڵێ بەڕاستی ناچارین ئێمە ئەوە بکەین بەڵام سوپاس بخۆ ئێمە لە ڕێگەی خۆمان لامان نەداوە خەڵکانی تر هاتوون ئەمە ئەکەن دەستخۆشیان یەکەم با بیکەن باشتر لۆکەنیکەن زۆر باشەکە ویستم پرسیارەوەکەم شوان جگە لە هێنانی پارە بۆ دەستگای بەخشین ڕێگەی دیکە چی هەیە بووی کە پارە بۆ ئەو دەستگای ئێوە بێت بەڵێ دیارە ئێستا سوپاس بخۆ ڕۆژ بە ڕۆژ کار ئاسانی پێیا بێ ئێمە لە ڕێگەی نردنی باڵانس بۆ ژمارەکانی بەخشین لەگەڵەوە ئێستا فاسپەی خەڵکانێکی زۆر بەکارێنێ سوپاس بخوا لە ڕێگەی ئەوە ئێستا ئێمە خەڵکانێک هەم لە ماڵەکەی خۆی عەزت نادا ڕەنگە بەنزین سەرف نەکە ڕەنگە لە داوامەکەی خۆی دوور نەکەوێت و لە دوکانەکەی خۆی دوور نەکەوێتەوە لە ڕێگەی فاسپەی و نردنی باڵانس بۆ ژمارەکانی دەستگای بەخشین کارەکەی ئاسان بوو و کاری ئێمەش بەرەکەتی تێکەوتووە سوپاس بخوا ژمارەکانت لەبەرە کاکرێبەر ئەوەی کە فاسپەی لەسرە 1970 961 35 بە هەمان شێوە باڵانسەکەش بە هەمان شێوێ زۆر باشە وەڵا پرسیاری زۆرمان مابوو بەس دەرفەتمان هیچ نەماوە هیچ شتێک پێم خۆشە بەڕاستی ویستم بۆ بڵێم لە کۆتایە
بەجددی یانیتی هیلاک نەبوون بێمێت نابنەوە چکە ڕۆژانە ئەو هەموو مەینەتی و موسیبەتی خەڵکە ئەبینن ینی کە ئیتر لەم ئێحمالیکردنی لایانی دەپەیوەندیدار ڕۆژ بەڕۆژ زۆربوونی خەڵکی هێژار کۆتا پەیامت کۆتا قسە دەگەر هەر مرۆڤێک ئەگەر لە خۆشیە بێ وا ئەزانین دەوروبەرگەم لە خۆشیە چۆن کاری ڕۆژانی ئەوەی هەر مرۆڤێک پیشەکەی ناڕەحەتی بێ ناخۆشی بێ بۆن من دکتۆر هەم ڕۆژ نەشتەگەریەکە نەخۆشە بینێ قرسە کارەکەی ئێمەش هاوشێوەی دکتۆر و ناڕەحەتیە بۆ لە دقەیەکە کۆمەڵی خەڵک تەلەفۆن ناکارێکە و جیاوە یەکی باوکی وفاتی کرد یەکی نەوتی نیە یەکی خۆراکی نییە یەکی بژێوی نییە یەکی خانوەکەی خراپە خەریکە ئەڕوخێ بەسەریە ئەمانە کاریگەری نەرینی لەسەر ناخی ئێمە دروستەکە بەڵام کاتێک نەتیجێ ئەبێ بەڕاستی قەرەبوو بۆ ئێمە کاتێ ماڵێک خەریکە ئەڕوخێ بەسەر ماڵێکی بێ باوکە تۆ دوای 2 مانگ 3 مانگ خانوویەکی بۆ دروستەکەی کە ڕەنگە لە دراوسەکانی خۆشتر بێ ناوماڵێکی باش موچێکی ماگانەی هەز بە خۆشیێکی بێ ئەندازە ئەەکەی چکم ئێستا زانست سەرماندوێتی جگە کاری خێرخوازیەکە کاری مرۆڤ دۆستی کاتێککە خێرەکەکەی ئاسوودەیەکی پێەکە ئاسوودەیەکی پێەکە یعنی مرۆڤ بەهێزەکات بەهێزی ئێمەش لە هاوکاری خەڵکانێکی خێرخوازە ئەو کاتێک کە پاڵپشتمانە بن بەڕاستی ناڕەحەتی و ناخۆشەکانمان بەلانین ئێمە کاتە چی ناو بە فروباران و سوتەمەنی بۆ خەڵکە بێ ناڕەحەتە ساردە قورسە بەڵام کاتێک ئەگەڕێنەوە سێریکەن 100 ماڵمان دڵخۆش کردو 100 خانەوادا بۆ هەفتەیەک 2 هەفتە گەرم بوونەتەوە ئەوە وات لێکات ناڕەحەتەکان وەرانی بەڵام خۆتانە بینەوە ڕیشمان سپی کرد خی گەورە قبوڵیکە دەست خۆش بێ کاگرێوار میرانی ئەندامی کارایی دەستگای خێرخوازی بەخشین سپاس کام دەرفەتت بێمە بەخشی میوانی بەرنامەکەمان بووین سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ دەست خۆش بێ لەستان بەڵازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بە چێژوو بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دووبارە سڵاوتان لە بێایزان هاوکارمان جەلال جەباری لە گەرمیانەوە چۆتە ناحەی سەنگاو لەگەڵ حەفارەیەک لەوێ ڤیدیۆکی ئامادە کردووە هیچ معلوماتێکی بێمە نەیاوەتی خۆیتان سەیری ڤیدیۆکە بکەن بزانین چییە بزەرێ با بزانین پێکەوە هاوکارمان جەلال جەباری لەگەڵ حەفارەیەک لە ناحەی سەنگاو چیان کردووە.
لە ڕابردوودا تەنها ئەو ئیسعافەمان هەبوو بۆ شاری چەمچەماڵ و شۆڕش دیارە لۆدێکی زۆری لەسەر بوو زەختێکی زۆری لەسەر بوو بە حکمیەوەی ئەلحەملا شارەکە فراوان بوو گەورە بووە بۆیە ناچار بووین ئیسعافی دووەمیش بکڕین لە هەمان کاتدا خزمانی سنگاویش تەڵەبی ئەویان هەبوو لە هەمان وادە و مێژوو بەروارە کە بۆ ئەوانیش حەفارێک دابین بکەین بۆیە هەردوو پرۆژەکەمان کرد بە یەک ئەوە تقریبەن مانگێکە بێ سپاس بۆخوا هەم حەفارەکەمان کڕی و هەم ئیسعافەکەشمان کڕی ئیسعافی دووەم بۆ ناو شاری چەمچەماڵ هەردووکیمان کرد بە یەک پرۆژە دیارە ئامانج لەم پرۆژەیە خزمەتی هاوڵاتیانە ئەو کەسێک کە مردوویەکی لێ ئەمرێ لێی ئەقەومێ بۆی بە باشترین شێوە بەدەمیانەوە بچین کە لە ڕابردووە سپاس بەخوای پەروەردگار کاراسانی باشی کردووە. بەڕاستی تا ڕادێکی زۆر بۆ ئێرە پێویست بوو چونکە ئێرە بەڕاستی حەفارێکمانە بۆ حەفارەکەمان تۆزێک کۆن بوو و هەم بچووکیش بوو ئێمەش بە هاوکاری ماوەسا ئامانج و چەند خێرخوازێکی تر چوونە لای مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵ بڵێن ئەوان هاوکاریان کرد لە ڕێی کۆمەڵی خەڵکی خێرخوازەوە ئەم حەفاریان بۆ دابینکردن. دیارە بەڕاستی هەر کەسێک هاوکار و دەستبار بێ لە کاتێکدا خەڵکێک کە یەکێکی لێ ئەمرێ سەری دنیا دێتە یەک نادانێت چی بکە بەڵام ئێستا سوپاس بەخوای تەعالا خوای گەورە ئاسانی کردەوە کۆمەڵی مسلمانانی وەک جەنابتان کە دەستبارن لە هاوشانی خەڵکن کە تەعزیەکان و جەنازەکانیان بە جوانترین شێوە بڕێوە بڕوە جا کڕینی ئەم حەفارەیە و دابینکردنی ئیسعافی تەرم گواستنەوە ئەمە یەکێک لە جوانەکانی ئەم شارانە کە دروست بووە وەروەها یەکێک لە خێرە گەورەکان بەڕاستی بارسووکیە بۆ کۆمەڵی خەڵک وەروەها کار ئاسانیە بۆ خەڵکی. جا بەڕاستی مێژ لە ناحەی سەنگاو دیارە پێشتر حەفارەیەکی حەجم بچووک هەبوو دیارە حەفارەکە ماوەیەکە زۆر ئیشیگرەوە پیر بووە کۆن بووە بۆیە بە سوپاسەوە کەسێک لەگەڵ ماوەتە جەزا قسەمان کرد لەگەڵ برابەڕێزانە قسەمان کرد کە هەڵسن بە کڕینی ئەم حەفارەیەک بۆ شوێنە جا بەڕاستی سوپاس بەخوای تەعالا هەوڵ و ماندووبوونی ئەو برایانە بە زۆر ئەنرخێنین کە هەوڵیاندا سوپاس بەخوای تەعالا کە ئەم حەفارە دابین کرێ یا ڕەبی هەر کەسێک چاوی هەیە لە مسلمانان و لە کاروباری مسلمانان خوای گەورە سەرکەوتوی گاو زۆر سوپاسی ماڵە جەزا و مەڵبەندی کۆمەڵی چەمچەماڵەکەین کە دەستبار و هاوکار بوونە بۆ دابینکردنی ئەم پرۆژە جوانە و خوای گەورە موفەقیان کا و هەموو لایەک سەربەرز بین ئینشاءالله. سڵاتان لێبێت بیستان لە تەوەری دۆمی بەرنامەکەماندا باز لە گرنگی و ئەهمیەتی کات دەکەین بزانین چی بکەین بۆی کە کاتەکانمان بە فیڕۆ نەچێتوە چۆن کاتەکانمان دابەش بکەین و زۆر جار چۆن سوود وەربگرین لەو کاتانەی کە زۆر جار پشومان یاخود کاتێکی زۆرمان هەیە و بە فیڕۆی نەدەین بە کۆمەڵێک بابەتی لاوەکیەوە گفتوگۆ دەکەین لەو بارەی لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاکدانا حەمە ئەمین چالاکی کۆمەڵی مەدەنی کاکدانا یان زۆر بەخێر بێت. سپاس بۆم زۆر سپاس بۆم دەرفەتەی ئێوە خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵتانە کۆز بۆ هیوایی ئەم کاتێک کە دیاریمان کردو لە بەرنامەکەیە سوودێکی باش بە بینەرەکان بگەێنین. خوا بەخێر بێت. ئەگەر لەو دەست پێ بکەین کات چییە؟ بەڵێ سەردامێ بڵێم کە کات گرنگترین و پیرۆستترین و جوانترین وشەیە کە لە ژیانی هەر یەکێک لە تاکەکانی کۆمەڵگا هەیە بە حکمی ئەوەی کە خوای گەورە خۆی لە قورئانە چەندین جار سوێنی بە کات خواردووە کاتێکێکە لە شتە هەرە گرنگەکانی ژیانمان ئەگەر ئێمە بێت و کاتەکانی ژیانمان پلانی تایبەتی بۆ دانەنین ناتوانین ئێمە بڵین ژیانێکی ئاسایی بەڕێەکەین چونکە کاتێکێکە لە ئەو وشە گرنگانەی کە پێویستە هەر یەکێک لە ئێمە ئامانجێکمان بۆ کە ئامانجێکمانەوێت لە کاتەکانمانە هەوڵ بدەین پلانی تایبەت دابنین بۆ ئەوی بتوانین بگەین بە ئەو شتێک کە ئێمە لە مێشکمانە هەیە
زۆر ڕاستە کەواتە ئەگەر بە فۆرمی ئاین لەبەرەوەی لە کۆمەلگایەکی مسلمانی لە کات بڕوانین وەکو بەڕێزت باسی خی گەورە لە سۆڕەتی فەرمێ وەڵعسر سوێن بەکات هەمووتان لە خەسارەتمەندی ئەگەر بێت و سوود لە کاتەکە وەرنگ لەوەی وعامیلی ساڵحاتان هەبێت و سەبریشتان هەبێت و باوەڕداریش بن کەواتە لە چ کاتێکە هەست بە خۆمان بکەین ئیتر ئێمە لە خەسارەتمەندەکانین لەوەی کە هەست بکەین کاتەکانمان وا سوود لێ وەرنەگرتووە لەوەی لەسەر ڕێگەیەکی ڕاست بین سەبرمان هەبێ بەرهەمدار بین کاتەکانمان سوود لێ وەرگرت بێ هەروەکو باسم کرد یعنی ئێستا ئێمە بۆ نمونە لە سەرەتای ساڵی نوێن لە دەستپێکی ساڵی نوێ ئێمە پێویستە پلان دابنین بۆ ئەوەی بزانین ئەم ساڵە ئێمە چی ئەکەین کاتەکانمان بە فیڕۆ نەڕوات کاتەکانمان بە هەدەر نەڕوات ئێمە خی گەورە فەرزی کردوین بەسەر هەموو ئەو شتانێک کە خەڵقی کردووە لەسەر ئەم زەوەیە مرۆڤ بەتواناترین شتەکە خی گەورە دروستی کردو لەسەر ئەم زەوێ فلەبەر ئەوە ئەگەر بێت و ئێمە لە کاتەکانمان سوود نەبینین ئەو پلانێکمان نەبێت و هەوڵێک نەدەین بۆ ئەوەی ئەو کاتانەی کە هەمانە لە کاری چاک لە کاری باشە بەڕێ بکەین کەواتە ئێمە نەماتوانێت شتێ بکەین و ئێمە ئەو کەسە نین کە سوودێکمان بە کۆمەلگا گەیان بێ سوودێکمان بە خۆمان گەیان بێ بۆیە زۆر گرنگە هەر مرۆڤێک لە ژیانیا کە دەستپێکی ساڵی نوێیە بۆ نمونە دەستپێکی مانگی نوێ هەفتەی نوێیە ئێمە هەوڵ بدەین بیر بکەینەوە پلانێک دابنین کە ئێمە چی بکەین بۆ ئەوی مرۆڤێکی سوودبەخش بین بۆ کۆمەلگا نەک مرۆڤێکی مشەخۆر بین لەسەر کۆمەلگا زۆر گرنگە هەمیشە وەک ئەوترێت وشەیەکی زۆر جوان هەیە هەمومان گوێمان لێ بۆ بیستمانە زۆرجار لە ژیان ڕۆژانەمان بەکاری دێنەڵێ کات وەک شمشێر وایە ئەگەر نەی بڕی ئەو تۆ ئەبڕێت بۆیە زۆر پێویستە ئێمە کاتەکان ببڕین نەک ئەو ئێمە ببڕێت زۆر باشە لە ژیانی ڕۆژانەماندا چۆن گرنگە بەڕێوەبردننی کاتەکانمان واتە کاتەکانمان دابش بکەین چۆن بە گرنگیەوە سێری بکەین ینی بۆ دەبێت ئەمیشە کاتێک کە پشوویەک دەبێت کاتێک دەڵێن 3 ڕۆژ پشووە بۆ ئەوەندە پێمان خۆشە ینی بۆ دەبێت حەزمان بەوە بێت کە پشوو بین حەزمان بەوە بێت کە زۆر بخەوین بۆ کاتێک کە پشوشە بۆ سوود لەو کاتە وەرناگرین ئەمە زۆر کات ئەگەڕێتەوە بۆ سەرەتا بۆ ئەو کاتێک کاتە مناڵ لە ناو ئەو ژینگەی کە گەورە ئەبێت یاخود ئەو تاکەی ئەو گەنجەی کە لە ناو ئەو لەو ژینگەیە کە ئەژی پێویستە هەر لە سەرەتا وا فێر بکرێت کە کات بەلایەوە گرنگ بێت کە گرنگی بە کات بدا کات بایەخی هەبێ لە لای هەوڵ بدا ئەم کاتانەی لە شتی سوودبەخشە ینی پڕ بکاتەوە نەک لەوەی کە لە شتێکە ینی بۆ نمونە ئێستا ئێمە هەمانە زۆر گەنجمان هەیە بەداخەوە ئەبینی ینی لە ناو کافیەکانە و بە تایبەتیان مەشغوڵی سەرقاڵی مۆبایلەکانیانن یاری ئەلکترۆنیەکانیان کاتەکانیان هەمووی بە هەدەر ئەدەن بەڵام لە هەمان کاتا کۆمەڵی گەنجمان هەیە لە ژینگەیەک پەروەردەکراوە کە زیاتر گرنگی بە کاتدا پلانی هەبێ پلانەکانی خۆی نووسی بێتەوە و مێشتی بەکار بێنێت و هەوڵ بدات لە بۆ نمونە لە ساڵە لە مانگە لە هەفتەیە لە هەر کاتێکایە هەموو پلانەکانی خۆی بە جوانی تەنزیم کردووە لە ژیانی ڕۆژانەی جێبەجەیەکە پەیڕەوی ئەکات ئەم گەنجە ئەبینی گەشتبینترە لەو گەنجەی کە لە سوچێکی ترەوە دانیشتووە تووشی بێئومێدی بووە تووشی ناومێدی بووە ئەو هەوڵ نادا پلان دانانێ بۆ خۆی کارەکانی بە جوانی بەڕێ ناکات با نمونەیەک بێنمەوە ئێستا لە فترەی پێشوە من خۆم کەسێکم ناسی یعنی زۆر سکاڵای لەسەر بۆ نمونە یەکێک لە ئەندامەکانی خێزانەکەی خۆیان هەبوو بۆ لەبەرەوەی ئەڵێ کاتی دەرگای ژوورەکەیەکەمەوە 5 بەیانی خەریکی یاری ئەلکترۆنیەکانە یعنی ئێستا بە ڕادەیەک وای لێ هاتووە یعنی وەکو بەڵایەکی لێ هاتووە بەسەر بۆ نمونە ئەو کەسانی کە لە چواردەوری بەری دەژین یعنی بۆ بەمای خەم و خەفەت بۆ بەمای ئازار بۆیان ئەمانە بۆ ئەمان چۆن حل بکرێت چۆن وای لێ بکرێت کە بەڵێ پێویستە بەڵێ وەکو پێم وتی پێویستە ژینگەکە لەبار بێت بۆ مناڵ کاتێ هەر لە سەرەتاوەکە بەخێو ئەکرێت گرنگی پێ بدرێت یعنی لە مناڵی لە دەست دەرچوون بەڵێ ئێمە ئەلحەمدولله سپاس بۆخوا کۆمەڵە کەسانێکی زۆر باشمان هێشتا لە ناو کۆمەلگایە کە زۆر گرنگی بە گەنجەکان ئەدەن بۆ نمونە من با نمونەیەک بێنمەوە کە لە ساڵانی ڕابردوو بەتابەت کە خۆم لەگەڵیان نابووم کۆمەڵێک دادە و مامۆستای زۆر بەڕێز لە خوشکانی کۆمەڵی ئیسلامی زۆر جێگەی دەستخۆشیە کە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگەڕان لە ناو قوتابخانەکانە هەر جاری و لەسەر تەوەری هەر جاری و لەسەر بابەتێک لەگەڵ گەنجەکان قسەیانە کرد من ئەم بینی ئەم گەنجانە چەند بە حەماسەوە لەگەڵ ئەو مامۆستا و دادانەیە هەڵستنەوە مەناقەشەیانە کرد پێشنیاریان هەبوو قسەی خۆیانیان هەبوو گڕوتینیان هەبوو یعنی ئەتوانێت لەگەڵ ئەم کەسانەیە بەسکرد بە خۆشحاڵی و ئێستا لە ناو قوتابخانەکانە توێژەری کۆمەڵایەتیمان هەیە کاتێک کێشەیەکە بێ گرفتێک ئەبێت دائنیشن لەگەڵ ئەو کەسانەی کە گرفتیان هەبێت
حتمما دیارە لە ناو لیستە لە بایەگەرێک دوان گرفتی هەبێت پێیوە دیارە یعنی کەمێک نامۆترە بە کەسەکانی کە دانیشن قسەیان لەگەڵا ئەکەن ئەمە ڕێگە چارەکانن یعنی ڕێگە چارەی دیکە زۆرە یەکێک لەوانە کە بەڕاستی ئینسان ئەگەڕێنێتەوە بۆ باری ئاسایی ژیانی خۆی ئەو گوریستەی کە بەسەریا ئەڕوات بۆی نەکەوێت بەسەریا بەم لاولایە بەڕاستی لایەنی دینیە زۆر زەرورە گەنجەکانمان و زۆر زەرورە مناڵەکانمان وا فێر بکەین کە هەر لە سەرەتاوە زۆر گرنگی بە قورئانی پیرۆزبان چونکە بەڕاستی فەرمودەکان قورئانی پیرۆز یعنی ئەمانە زۆر کاریگەریان ئەبێ لەسەر پەروەردەکردنی گەنجی تەندروست زۆر ڕاستە کەواتە کاکدانا یعنی توانین بڵێن ئێمە هەر لە بناغەکەوە ینی ناڵێن نا ئێمە گرنگی کاتمان نەزانانی ینی بۆمان بابەت نەبوو کۆی هەر شتێک نەبێ ناوی کات بێ هەر ئەوەیە کات شتێکی یاسایە و پێوەرێکە بۆیە زیاتر ئێمە گرنگیمان بە کات نەیاوەیان بێ پلانە نەچوینە ناو کاتەوە بەڵێ هەروەکو ئاماژەم پێکرد زۆر گرنگە ئینسان هەمیشە پلانی هەبێت و پلانەکان چۆن کاتێک لە ناخی خۆتەوە پێویستە بڕیاردەی کە بڵێ من تەواو ئەبێت پلانم هەبێت ئەم کارە ئەنجام بدەم تۆ ئەگەر بۆ نمونە ئەمڕۆ ئێمە ئەم بەرنامەیە پێشکەشەکەین ئەگەر هەر لە دوێنێەوە پلانی ئەوماندانە نابێت کە ئێمە ئەبێت ئەمڕۆ لەسەر ئەم تەوەرە قسە بکەین ئەبێ پرسیارەکانمان ئەمە بێت ئەبێ میوانەکە ناتوانانی بەرنمەیەک پێشکەش بکەین کە یعنی لە ماوەی ئەم کاتێک کە دیاریمان کردو کاتێکی سوود بەخش قسەیەکی سوود بەخش بە بینەرەکانمان بگەین کە پلانمان نەبوو هەست بەوە ناکەین کە کات چەند کەمەواتە کە تۆ دابشێکی سێکی کات نامێنێتەوە وڵی فریای ئەوەشکەوم بۆیە بەجددی کات ئێستا باواسی کۆمەلگاکەین کە زۆر جار گرنگی بە کات ناین ڕقمان لە یەکە بێ ژیانی مرۆڤ بەشێوەکە کاتەکەی بەشێوەکە ڕقمان لە یەک بێ نەخێر ئەمە گەڕێتەوە بۆ بێپلانی و هەوڵنەدانمان بۆ ئەنجامدانی کاری باش لە ناو کۆمەلگایە ینی هیچ پلانێکمان نییە هەوڵێکمان نەداوە یان لە ناخی خۆمانەوە خۆمان یەکلایی نەکردوێتەوە کاتێ بینین مرۆڤێکی ناتەندروستین لە کۆمەلگایە یعنی هیچ بەرهەمێکمانە هیچ شتێکمانە تەنها فێری ئەوە بین و تەنها ئەوە ئەڵین ئێمە ڕەخنە ئەگرین تەنها ڕق لێبوونەوەیە بەڵام کاتێک کە من مەشغوڵم سەرقاڵم بە خوێندنەوە سەرقاڵم بە کارێکی ڕۆژانەی خۆمەوە سەرقاڵم بەوەی کە من ئەمەوێت چی بکەم لە مانگی داهاتووە لە ساڵی داهاتووە بە چی بگەم ئامانج و پلانەکانم چییە ئەمانە وام لێ ئەکات من کاتی ئەوەم نەبێت دانیشم ڕخنە لە تۆ بگرم سەرقاڵ بم بە تۆ قسە لەسەر ئەم بکەم قسە لەسەر ئەو بکەم ئێستاگەر ببینین ینی هەندێک لە تەوەری پێشووترتانە لەگەڵ ئەم بەڕێزەی کە میوان بوو لە پێش منەوە ئاماژەی بەچی کردیانی ئاماژەی بە شتێکی زۆر جوان کرد کە ئەو خەڵکە زۆر بە حماسەوە هاوکاریانەکەن لە کاتی خانم بۆ کەسێکی فەقیر دروستەکەن لە کاتێکا کە خۆی فەقیر و پێویستی بە هاوکاری هەیە بەڵام ئەبینیت کاتەکەی خۆی تەرخان کرۆ بۆ هاوکارکردنی فەقیر ئەگەر بێت و ئەم هەندێک کەسیش هەبووە لە ماکات لە وەڵامی پرسیارەکەی تۆیە ڕخنەی لێگرتوون بەڵام ئەمان زاڵ بوون بەسەر ڕخنەکانە ئەمان توانیویانە هەوڵەکانیان زیاترکەن و پیشانی خەڵکی دەن کە ئەمان چیان کردووە و ئەمان گەشتون بەکوێ و چیان ئەنجام داوە بۆیە زۆر گرنگیانی ئینسان مەشغوڵ بێت سەرقاڵ بێ بە کارێکی تایبەتەوە بۆ ئەوەی کاتی ئەوەی نەبێت کە هەر خەریکی ڕخنەگرتن بێت و هەر خەریکی ئەوە بێت توانج لە بەرامبەرەکانی زۆر بەشە کاک دانا لەوانەیە زۆر کات کۆمەلگایە خود ئەو ژینگەی تێدایەتی جیاواز بێت لە ژینگە و وڵاتێکی دیکە با بڵێن بۆ وەرگرتنی کات بۆ سوود وەرگرتن لە کات بۆ منە من لە زانکۆ بووم کە زانکۆم تەواو کرد زۆرێک کەسەوەی تۆ چۆن زمانێکی کە فێر نەبووی لە کاتێکا من هاوینەکەم خەریکی کارکردن و کرێکاریش کردمەوەی کە زانکۆکەم پێی بەڕێ بکەم واتە ئەگەر لە هەموو دابینکردنەکانی ژیانە گەنجێک کەسێک هەموو شتێکی بۆ پێداویستی هەبێت پێدوانیە کاتێکی بۆ دەگەڕێتەوە دەتوانێت سوود لەو کاتەوە بگرێت وە سەرقاڵ نەبێت بە کۆمەڵی بابەتی دیکەوە بەڵێ بێگومان وایە من بانمونەیەکت بۆ بێنمەوە ئێستا لەگەڵ خوێندکارێک کەمێک پێشەوەی بێم بۆ بەرنامەکە لە ڕێگا بووم خوێندکارێک لەگەڵم سەرکەوت پرسیاری ئەوم لێ کرد وتی من لە قۆناغی چواری زانکۆیان یعنی باسی ئەوەی ئەکرد کە لە ئێستا یعنی ئەو هیچ ئەمە پرسیارم لێ کرد تەمان هیچ زمانێکی نەئەزانی ئەیود ئەو هەلەمان بۆ نەڕەخساوە ئەو دەرفەتەمان بۆ نەڕەخساوە ئەو کار ئاسانیەمان بۆ نەکراوە کە تا بتوانین ئێمە زیاتر پەرە بە خۆمان دەین تا زیاتر ئەو ژینگەیەمان بۆ نەڕەخساوە هەتاوەکو زیاتر گرنگی بە خۆمان دەین و گرنگی بەوە بدەین کە شتی نوێ فێربین یعنی لە بەشی یاسا بۆ ئەویت بڕوا بکە تا ئێستا بە شێوەیەکی عەمەلی وامان لێ نەکراوە کە هەر چۆن داغڵی ناو دادگاکان بین یعنی بەڕاستی وەکو پێم وتی ژینگە زۆر دەورە بینێت کاری عەمەلی زۆر دەورە بینێت پێویستە کارەکان بە عەمەلی بکرێن نەک تەنها هەرگفتار بێت پێویستە ئەو بڕیارانە لە ناخەوە بدرێن و هەنگاوی جدی بۆ بندێت بۆ ئەوی بتوانین زاڵ بین بەسەر هەموو کاتەکانەوە ئەوەی مەبەستمانەوەی ئاماژمانە پێی بگەین من ئەگەر ئەم ساڵ بۆ نمونە بڕیار دەم ئەمەوێ فێری زمانی عەرەبی ببم
ئەبێ هەنگاوێکی بۆ بنێم ئەگەر بێت و منم هەنگاوی بۆ نەنێم بێگومان ناگەم بە شتێک تەنها دانیشم هەر پلان بنووسم بەرنامە بنووسم بەڵام هەنگاوێکی بۆ نەنێم هەوڵێکی بۆ نێم لەگەڵ کەسێک گوت و وێژ نەکەم ناگەم بە هیچ شتێک بێگومان. کاکدانا کات کوشتن زۆر جارگەمان لێ بێ باچین تۆزێک کات بگوژین چین بۆ دەشتە کاتە گوژین کورە تەنانەت 4 ساڵی زان کۆشمان تاواکە هەر کاتمان کوشت ئەم کوشتنی کاتە کوشتنی خۆمانە یا کوشتنی کاتەکەیە کوشتنی خۆمانە بێگومان چونکە ئێمە ئەگەر بێت و خۆمان هەوڵی جدی نەدەین یعنی بەڕاستی هەروەکو تۆوتت ئەگەر بچین لە کافەیەک دانیشیم بچین لەو دەشتە کاتێک بکوژین ئێمە چیمان کرد ئێمە خۆمانمان کوشت کاتێک ئەبینین بۆ بانمونێکی بەسیت بێنمەوە ئەگەر هەرێکێک لە ئێمە هاوڕێکمان هەبووە یان بۆ منە دوو کەس لە دەرەوە ئەبینیت هەر لە سەرتاوە دوو کەس بوون لە قۆناغی ئامادەیی یان ئیبتیدایی بەیەکەوە بوون ئەبینیت یەکێکیان پلانی ئەوەی داناوە پلانی ئەوەی هەبوو توێتی من هەوڵە دەم ئەخوێنم ئیشەڵا ئەگەم بەو شتەیە بەڵام ئەم کۆمەڵێک شتی بۆ خۆی دروست کردو لە مێشکی خۆی کۆمەڵێک هەنگاوی باشی نەناوە وای لێ هاتووە بێ ئومێدی و بێ ئەمەلێکی پێوە دیارە کاتی ئەبینێت گەورە ئەبێت هاوڕێکی بەلایەتی ئەپەڕێدیان بۆ منە خۆمان بینیمان هاوڕێکمان هەیە ئەبینینەوە ئەبینی ئەو گەشتۆ بە پلەیەک شادێکی ناوە چونکە هەنگاوی ناوە ئامانجێکی هەبووە گەشتۆ بە پلانەکەی و هەوڵەکەی بەزایە نەچووە بەڵام ئەبینی ئەم لە ئێستاوە سیر ئەکا لە دوورەوە هاوڕێکەی گەشتۆ بە پلە و پۆست و پایەک بەڵام ئەم هەر لە جێگەی خۆیەتی و نەگەشتۆ بە هیچ شتێک ئەمە بۆ ئەمە لەبەر ئەوەی ڕەنگە کاریگەری لەسەر هەبوو بێت یان ئەگەر برادری بوو بێت ئەگەر ژینگەکەی بوو بێت کەسێک بوو بێت وای لێ کردووە کە هیچ گرنگێکی بەخۆی نەداوە و هەوڵی نەداوە تێکۆشانی نەکردووە بۆی ئەم فەرق و جیاوازی ئەبینێت ئەمە نمونەیەکی زۆر زیندووە. کاکدانا دوو شت هەیە کە دەتوانێت هەر لە سەرتاوە کە ڕابهێنرین کە کات بە فیڕۆ نەدەین یەکەم خێزان دووەم پەروەردە لە قوتابخانەکاندا خێزانێک لە ماڵەوە سێرەکی بوون منە باوکەکە سەرقاڵە بە مۆبایلەکەی و یاخود شتێکی دیکەوە ئەنی منداڵەکە چاولەوە دەکات کە کاتی بە فیڕۆ دەچێت وردە وردە ئەمە کاردانەوەی دەبێت کە ئەو کاتی منداڵەکە پی گرنگ نەبێت یاخود بەلایەوە ئاسایی بێت و زۆر گرنگە دایکان و باوکان لە بیدایەتەوە منداڵەکانیان ینی هەر پی بڵێن کە کات شتێکی بەنرخە کات شتێکی گرنگە لەو بابەتە ئیهمالکەن و گرنگی پێ نەدا. ڕاستە من پێشتریش ئاماژەم پێکرد ینی بەڕاستی ژینگەکە زۆر دەورە بینێ پێویستە دایکان و باوکان هەر لە مناڵیەوە یاخود گەنجەکانمان لە ڕێگەی کۆڕوسی مینارەوە بێت و شار بکرێنەوە لە ڕێگەی ئەم جۆرە بەرنامانەوە بێکە زۆر زۆر گرنگن بۆ کۆمەلگا وایان لێ بکرێت کە ئەمان کەسێکی سوود بەخش بن بێگومان وەکو باسم کرد ینی کۆمەڵە کەسانێک هەیە ئەبینی لە ناو کۆمەلگایە کە ئەوەندە تەندروستن ئەمە ژینگەیەکیان بۆ ڕخساوە لەلایەن خانەوادەکەیانەوە لەلایەن قوتابخانەکەیانەوە لەلایەن دایانگەکەیانەوە کە ئەمە کەسێکی سوود بەخش دەرچووە بەڵام ئەبینی لە قوتابخانەیەک مامۆستاکە زۆر بە ئیهمالی ئەگەر بێت و دەرزەکەی وت بێتەوە وانەکەی وت بێتەوە یان بۆ منە خوێندکارەکە بەهۆی هەندێک خوێندکاری دیکەوە ینی گرنگی بە کاتەکەی نەدابێت بێگومان کەسێکی ناتەندروست دەرچووە. و لەگەڵ ئەوەشدا ئێمە لە خۆتانەزان لە هەرێمی کوردستاندا ئەمە زۆر زۆر دەور ئەبینێەوە کاریگەری هەیە کە بەداخەوە کە ینی بەرپرسانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ینی لە پای ئەو هەمووە داهاتی کە لە وڵاتە هەیە و لەگەڵ ئەو هەموو خێر و بەرەکەتەی کە لە وڵاتە هەیە ئەبینیت گەنجی تووشی ناومێدی کردووە کە تۆ باس لەوەکە ئەڵی کۆمەڵە گەنجانێکەیە ئەڵێن بابچین هین بکەین کاتێک بە فێڕۆ بین بۆ منە لە کافەیەک لە دەرەوە چایەک بخۆین کاتەکە بکوژین ئەمە چی وای لێ کردوون ئەگەر بێت و حکومت پلانی زۆر تۆکمە دابنێت ئەگەر بێت و لایەنە پەیوەندیدارەکان و هەموو ئەو کەسانەی کە پەیوەستن بە کۆمەلگاوە پلانی زۆر زۆر تایبەت دابنێن گەنجەکانمان بێگومان تووشی ئەم ناومێدیە و سەر لێ شێوە نابن ئێمە خۆمان ئەزانین لە ناو خێزانەکانی خۆمان هەیە بە خۆشمانەوە لە 2008ەوە ینی ئەبینی بەردەوام لە ساڵانە بە هەزاران خوێندکار لە ناو زانکۆکانە تەخەڕوجەکەن هەمووی ئیلا بێ بگەڕێتەوە بۆ ماڵەوە لە ماڵ دانیشێت ئەمە وای لێ کردووە کە خەڵک ناومێد بووە ینی ئێستا لەگەڵ هەندێک کەس قسەکەی ئەڵێ من بۆ بخوێنم خوشکەکەم بە دەرەجەیەکی زیاتر لە 90ەوە هەندەسەی بەدەستێنەوە لە ماڵەوە دانیشتووە ئەی بۆ من لە ئێستاەوە هەڵ نەدەم کارێک بکەم هەتا کۆنێکە خوێندنەکە تەواوەکە من ئەتوانم ماڵێک بۆ خۆم بنیاد بنێم لەوانەیە پارێکی باش کۆ بکەمەوە ئەها زەهنی گەنج چی لێ هاتووە ئەمە لەبەرچی لەبەرەوەی کاتی ئەبینێت ئەم وڵاتە ئەوەندە خێر و بێری هەیە بەڵام لە هەمان کاتا پلانی تۆکمەنی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەلایەن بەرپرسانەوە ئەبینێت فەرق و جیاوازێکی زۆر زۆر ئەکرێت ئەمانە هەموو بۆ خۆی کارەساتن و دەور ئەبینێت لە دواخستنی گەنج لە ناو کۆمەلگایە. زۆر باشە کاک دانا
ئەڵێ چەند ژیاوە چەندەکە یەکسانە بۆ کاتی ژیانی ئێمە لە کاتی ژیانی ئێمەش ئیتر بەشێکە لە گەڕان و خۆتن و نەخۆشی و ساغ و سەلامەتی و خوێندن و ئیستراحەت و پیاسە و گەڕان هەمووی کۆی ئەمانە کۆی کاتەکەی ژیانی ئێمەن کەواتە ینی پرسیارە جەوهریەکەمە جار ئێمە هەر بۆچی ئەژین ئامانج لەوەی هەر ئاسوودەمی لە دنیا و ئەوانەی باوەڕدارن بۆ دنیای دوای قیامەت با بڵێن دوا ڕۆژ کە لەوێش دیسانەوە ئێمە بە پێ با بڵێن بنەماکانی ئاین کە بێمە چاوەڕێی پاداشت و وە سزاش بینەگەر خوا پەنامان با بەپێی بنەما ئاینیەکان ئێمە هەنگاومان نەنابێت کەواتە کاتەکەمان کە ئێمە سەرفی دەکەین مادام ئەبێ ئێمە گرنگی بەکات دابنین زۆر جا باز لەوە دەکەی ئەوانەی ڕەخنە لەوە دەگرن کە زۆر جدیە و کات بە فیڕۆنادا و زۆر بۆ گرنگە و درەنگێت و زوو ئەڕواتەوەمانە ئەمە بەشێک لە ئاسوودەیی کەمەکە یا بە پێچوانەوە ئەوانەی کە بەو شێوەیە تەنزیمی کاتەکەیان کرد و ئاسوودەن زۆر جا کابراڵێ بەخوا پاڵم یاوەتەوە مرتاحم کاتێکژێ ئیش ناکات لەو دەشتە بۆ خۆی لەبەر خۆرەتاوەکە دانیشتووە خوێندنەکەی ئێمالێک بۆ سعی ناکە یا ئیشی تر ناکە یا ئیشەکە ئیشێکی کەمەکە داهاتەکەی زۆر نیە زۆر نەگەڕاوە دنیای نەبینی و چەند زمان نازانێ و ڕەنگە ئاسوودە بێ بەس ئایا ئەوانەی کە پێچەوانی ئەوە نەو هەموو شتە ئەزانن هەمان ئاسوودەیەکی ئەمیان هەیە تەنزیمی کات زۆر دەور ئەبینێت من ئەگەر تەنزیمی کاتەکەی خۆم بکەم ینی بێگومان زۆر فەرق و جیازیم هەیە لەگەڵ ئەو کەسانەی کە تەنزیمی کاتیان نەکردووە بۆ نمونە من ئەگەر لە ڕۆژێکا زیاتر لە چەند کارێک بکەم بۆ نمونە کارەکان زۆر جیاوازیان هەبێت ئەگەر لە بواری پسپۆرەکەی خۆمان نەبێت بێگومان تۆزێ شپرزەیم پێوە دیار ئەبێت شپرزەیم پێوە دیار ئەبێت بۆ نمونە من ئەمەوێت ئێستا ئەم بەرنامەیە پێشکەشکەم دوای ئەم بەرنامە ئەمەوێت کارێکی ترکەم کە هیچ پەیوەندیەکی بە ئەم تەوەرە ئەم بەرنامە و میدیاوە نییە بۆ نمونە لایەکی کەەوە خەریکی کارێکی تر بم ئەمەوە ئەکات من ئاسوودەیی لە دەست بدەم بەڵام ئینسان کاتێک تیشکی خستە سەر یەک ڕێگا لە یەک ڕێگاوە ڕۆژ تیشکی خستە سەر یەکشت بێگومان ئاسوودەترە و لەو کەسێک کە بە شێوەیەکی پەرش و بڵاو کارەکانی ئەنجام بدات. کاکدانا بەگشتی ئەو ڕێگانە کامانن کە کاتمان بە فیرۆ نەچێت چی بکەین یاتە ڕۆژانە چی بکەین بۆی کە کاتمان بە فیرۆ نەچێت چۆن خۆمان ڕابێنین ئایا سەرەتا دەبێت پلان دابنین یاخود لە کوێوە دەست پێ بکەین بەڵێ پێویستە زۆر زەرورە وەکو ئاماژەم پێک لە سەرەتایش ئێمە پلانەکانمان هەمیشە لەبەرچاو بگرین پلان بنووسین و هەوڵ بدەین ینی هەمیشە پلان بەپی پلانەکان بڕۆین پلانەکانمان جێبەجێ بکەین هەنگاوەکانمان بەپی پلانەکانمان بێت تا بتوانین بەو ئامانجە بەو شتە بگەین کە ئێمە ئەمانەوێت ئەگەر بێت و ئێمە پلانێک دابنین ئامانجێکمان هەیە بەڵام پلانی بۆ دانەنین پێ ناگەین بێگومان یعنی ئێمە کۆمەڵە کەسانێک ئەبینین کە پلانیان نووسیوە بەپی پلان ڕۆشتوون دوایی کەسانێکیش ئەبینیت تەنها قسەیان کردو هیچ پلانێکیان نەنووسیوە تەنها قسەی سەرزارەکیان کردووە کاتێک ئەبینی لێکۆڵینەوەکیان لەگەڵا ئەکەیت ئەبینی ئەوان گەشتون یعنی بە ڕێژێکی زۆرینەش بێگەشتون بە ئامانجەکەی خۆیان بەڵام ئەمان لەم لاوە هێشتا ماونەتەوە هیچ نەگەشتون بۆ ئامانج و پلانانێکە هەیەیان بۆ کەواتە کاکدانا پەیامت بۆ هەموو ئەوانەی ئێستاکە گویان لە تۆیە ڕەنگەمە دەرفەتێک بێت دواتر ئەم بەرنامەیە لە سوسیال میدیا کەسێک ڕەنگە وتەکانی بەڕێزت بێتە دەواازەیەک دەرفەتێک بۆ ئەوانەی سوود لە کات وەگرنجا و کەسە خوێندکارێک بێ قوتابێک بێ لە زانکۆ بێ لە قوتابخانە بێ کابانێک بێ داکێکی بەڕێز بێ لە ماڵەوە ێستا لەم جەوە ساردە دانیشتوە پێی خۆشە بزانێت تۆزێک زیاتر سوود لە کاتەکانی وەربگرێ دەرفەتی ڕەنگە زۆری لە دەستچوو بێ ئەوەی ماوە زیاتر سوودی لێ وەربگرێ و بە درێژکراوەیش بەدەر لەوەی کە کۆتا پەیامت بێ پێم خۆشە بزانم بەڕاستی ئەگەری هەیە ئێمە کاتمان لە دەست دەرچوو بێ یا هەموو کاتێک گەربمانەوە دیسان هەر دەرفەتەوە مەتوانی سوود لە کات وەرگری مرۆڤ زۆر بەهێزە بێگومان ئێمە کاتمان لە دەست نەچووە ئەگەر بێت و بڕیار بدەین ئەگەر بێت و ئێمە بە یەقینەوە هەنگاو بنین ئەمە وەڵامی ئەو پرسیارەت بەڵام من لە کۆتایی هەر ئەڵێم ینی هەموو ئەو کەسانی کە گوێبیستی ئێمن دایکان باوکان گەنجان خوێندکاران بەڕاستی پێویستە هەموو ئەو شتانی کە لە ژیانتانە ئەکەن بە پلان بیکەن پلانەکانتان بنووسنەوە هەنگاوی جدی بۆ بنێن تا بتوانن بگەن بۆ ئامانجەی کە هەتانە و هەوڵی جدی بدەن ئێوە لە ناو کۆمەلگایەکی تەندروست بنیاد بنێن نەک ئەوەی کە کۆمەلگایەک بێ خوانەخواستیانی تووشی بێ ئومێدی و داڕوخان و ناومێدیتان بکات. زۆر سپاس بۆ بەڕێز کاکدانا حەمامین چالاکی کۆمەڵی مەدەنی سپاس کە ئەم دەرفەتت بێ بەخشی و میوانی بەرنامەکەمان بووی سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەرنامەکەتان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم لەم کاتەیە چەند وشەیەکی سوودبەخشمان بە بینەرە عەزیزەکانمان گەیاند زۆر بەخێر بێت دەستەکان خۆشە سپاس دەکەین خێر بێت بەڵێ بینەرانی عەزیز دەچینە لای بڕگەی لە سوسیال میدیاوە دیارە
ئەم بابەتانەی سۆسیال میدیا ماوەی هەمووی پێوەست بوون بە وەرز و ئەم کەشە ساردەوە دیمەنێک کە لە سۆسیال میدیا جێگەی سەرنج بوو هەروەها کە کرێک لە ساڵێکە کەمترین کات ئەم جۆرە دیمەنانە دووبارە ببنەوە لە قەزای پێنجێنە هاوڵاتیەک لە نێو ماڵەکەیدا دیارە سەرما و هەروەها ساردی و نزمی پلەکانی سەرما لە پێنجێن تەنگی پێ هەڵچنیوە یەک ڕیز سۆبای داناوە لە ناوەڕاستیانە دانیشتووە دەڵێ بەمە نەبێ گەرم نابینەوە شوان پێم وایە ژماردەم نزیکەی 6 سۆپا هەبوو لەگەڵ دوو هیتەراکە هەر لە بیدایەتەوە کە دەڕاتە ژوورەوە لە مەدخەلەکەیانەوە سۆپایەک دانراوە لێمە سۆپایە بۆ پێڵاوەکانمان دواتر دەچێتە ژوورەوە چەند هیتەرێک داگرساوە لەگەڵ پێم وایە بێت 4 یان 5 سۆپای دیکە لەو ژوورەدا هەیە دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە هەر لە قەزای پێنجێن پلەی گەرمی گەشتە 25 پلە ژێر پلەی سفر واتە کە ئەمە ینی پلەیەکی زۆر زۆر نزمە بۆ وەرزی زستان پێم وایە لە بەڵێ وەک لە دیمەنەکانە دەرەکەوێ لە قەزای پێنجێن لە چەند ڕۆژی ڕابردوو وەکو ساردترین ناوچەی عێراق دیاری کرا لەوەی پلەکانی گەرما هاتنە وەروا سارد بووە بۆ تقریبان 25 بۆ 26 پلە ژێر سفری سەدی کە ئەمەش لە ساردکەرەوەکان زۆر زیاترە باز لەوە دەکرێت لە شارەکە تانکی سەربان و بەرمیلی ئاو و بۆریەکان هەمووی بەستوویەتی و هەروەها هاتوچەی کۆڵانەکان هەمووی بۆ بە شەختە و ئەستەما ئیدر هاوڵاتیان لە ماڵەوەن لە نێو کەشێکی ناقص 25 و 26 پلەی ژێر سفری سەدی بێگومان دەبێ هەر بەو شێوەیە و هاوڵاتیە هەرچی هیتەر و سۆپای ماڵەکان هەیە هێناوێتی دایناوە دەڵێ هێشتا بەمەش گەرم نابینەوە هاوڵاتیانی قەزای پێنجێن ئاماژە بەو دەکەن تاوەکو ئەو کەسانی کە دەیبین تاوەکو خۆیان لێوێ نەبن نازانن ساردیەکە تا چ ڕادەیەکەوە تا چەند گرنگە ئەو هەموو سۆپا و هیتەرە لەوێ ئیش بکە ئەوەی کە گرنگە لە پێشووتیش لەگەڵ هاوکارم شوان باسمان کرد گرنگە حکوومەتەری کوردستان بە جددی ئاوڕێک لەو ناوچەیە بداتەوە و بە تایبەتی تر کارەبایان بۆ دابین بکاتوە ئەمڕۆژ قایمقامی قەزای پێنجێن باسی لەوە کرد کە داوای هاوکاریان کرد بۆ ئەو ناوچەیەوە زۆرێک لە شوێنەکان و زۆرێک لە گوندەکان ناتوانن خۆراک و پێداویستیان بۆ دابیکەن بۆی کە ڕێگاکەیان گیراوە و هیچ هاوکارێکیان پێ ناگات بۆیە گرنگە حکوومەتەری کوردستان لە ڕێگەی تیمەکانی شاراوانیە و بە جددی هاوکاری ئەو ناوچەیە بکات. بەڵێ دیمەنێکی تریشمان هەیە دیارە لە ناوچەی بتوێنە لەوێ جوتیارە بە ئەزمونونەکانەوانەی کەوا شارەزاییان لە کاری کشت و کاڵی و هەروە چۆنیەتی پارێزگاریکردن و بێزکردنی زەویە کشت و کاڵیەکان هەیە بەم بەفرە تراکتۆرێکیان بردوتە نێو ئەرزەکە و ئەرزەکە ئەکێڵنەوە دەڵێن ئەم کێڵانی ئەرزە لەم کاتی بەفرەیە کۆمەڵێک میکرۆب و بەکتریای ناو ئەرزەکە ئەکوژێ لاوازیانەکە ئەرزەکە بەهێزە بێت بۆ وەرزی چاندن و هەروەهات سەوزبوونەوەی گژوگیا ئەو بەرهەمەی لەم ئەرزەیە چێنرێ سوودێکی باشیە بێت و هەروە بێسترە بێ وەک لە دیمەنەکان دەرەکەوێ ئەمە کاتی کێڵانە لە نێو ئەرزەکان لەسەر بەفر هەم بەفرەکە ئەتوێنێتەوە ڕێژەیەکی زۆر لەو پێکهاتەی بەفرەکە چێتە ناو خاکەکەەوە وەروەها ئەو میکرۆب و هەروەها ئەو بەکتریایانەی یان ئەگە زیان بەخش بن یان ئەگە سوود بەخشیش بن لە خاکەکە یا گۆڕانکاریان بەسەردادێ ئەمە لە دێرین زمانەوە دیارە وەکو یەکێک لە ڕێکاکانی بەهێزکردنی زەویە کشت و کاڵیەکان لە نێو وەرزێر و کشت و کاڵ و فەلاح و جوتیارەکانی کوردستانە سوودی لێوەرگیراوە و دیارە کەمیش بەفرەبارەی لەو ناوچانەی بەشێک لە ناوچەکان کە دەبینین زیاتر لە ناوچە شاخاویەکان بەفرەبارێ دەشتایەکان کەمە بۆیە بە فرسەتی ێزانن ئەو شوێنانەشی نەک هەر دیارە ناوچێ بتوێن بەفری زۆری لێبارێ بەڵام لە زۆرێک لە ناوچەکانی کوردستانیش ئەم ماوەیە لە سۆسیال میدیا ئەم جۆرە دیمەنانە هەبووەویش کێڵانی زەویە کشت و کاڵەکان بوو لە کاتی بەفربارینە. بەڵازان دووبارە دەگەڕێنەوە بۆ قەزای پێنجێن لێرە و لەوێ لە زۆرێک لە ناوچەکان کەسانێکن کە دەزڕنگینێکی ئێجگار زۆریان هەیە لە بابەتی جیاوازدا لێرە ئەزمموی دارتاشێکتان بۆ دەگوازینەوە کە بەناوی کاک عەبدولجەبار لەوێ دارتاشێکی زۆر سەلیقە جوان و دەزڕنگینە کە لە نێو بەردەم ماڵەکەی خۆیدا پەیکەرێکی قرشی دروست کردووە کە بەڕاستی من بینیم هەر وامزانی ڕاستەخەتمەوە چۆن گەشتوتە ئەو کۆڵانە و لەو کۆڵانەیە دانراوە چونکە بەڕاستی ئەو پەیکەرە زۆر لە ڕاستیەوە دەچێت و ئەمەش بۆ بابەتی سۆشیال میدیاوە لە نێو سۆشیال میدیادا کاردانەوەی هەبوو هاوڵاتیان پێی سەرسام بۆی کە
ئەم داتاشە بۆ سەلیقە جوانی توانێتی ئەم پەیکەری قرشە دروست بکات. جاوەرە دانیار بۆ کۆڵانەیە بڕۆیت و ئاسایی و خەیاڵ بردبێتەوە و خەمی سەرما بێ و قرشێکیش لە بەردەم تا ڕاست بێتەوە نەشتوانی ڕاکەی ئەوەی چۆن ئەوەی ڕەش کردو من ئەوە بەلامەوە جوان بوو کە ئەو سەرەوەی ئاوا ڕەشە لەو ناو بەفرەیە شتێکی زۆر جیاواز و تایبەت بوو. وڵی خوابکان نەبێت تەمایی دەست و قاشکاندنی کەس لە ترسیەوەی قرشەکە ببین و بە کۆڵانەکەی ڕاکەن و تووشی موسیبەتێک بن. دیارەمە هوەری دروستکردنی بووکە بەفرینە وارووا پەیکەر لە نێو بەفر ساڵانە لە کاتی بارینی بەفرا لە هەرێمی کوردستان بە تایبەت ئەم ساڵ زۆر زیاد بوو لە هەڵەبجە دیمەنی بەفر هەبوو وەروە پەیکەری هوکاری هوەری هەبوو لە پێنجوێن هەبوو وەروە لە زۆر بێت لە ناوچەکان لە سۆسیال میدیا بابەتی دروستکردنی بووکە بەفرینە و هەروەها هوکاری هوەری بە بەفر لە زۆربەی شوێنەکان ئەم ساڵ زیادی کرد لە بەرەوەی ڕێژەی بەفرەکە زۆر بوو پێویست بەوە نەبوو کابرا دوورکەوێتەوە ئیتر سەرمای و عوتڵە بوو هەر لە بەردەم ماڵەکەی خۆیانە سەلیقەی هوەری خۆی تاقیە کردەوە و کارێکی هوەری دروست دەکرد. لەبەرەوەی کام ساڵ بەفرێکی ئەجگا زۆرباری دیارە بابەتەکانی سۆشیال میدیا زۆرینەی زۆریان هەر ئەو بابەتان کە پێوەستن بە بەفرەوە بە تایبەتی تر لە نێو سۆشیال میدیای بابەتی هۆژەیەکە زۆرێک لە سیارەکان ئۆتۆمبیلەکان پێکدانیان هەیەەوە بەهۆی شەختی شەقامەکانە و بەریەکەوتنیان ئەمەش زۆرێک لە نێو سۆشیال میدیاکاندا جێگی سەرنجی هاوڵاتیان بووکە لە ئێستادا زۆرێک لە شەقامەکانی شار بەستویەتی و بۆتە بەستەڵە گەمەش کاردانەوەی زۆری هەبوو و زۆرێک لە شۆفێران تووشی ڕووداوی ناخۆژاتن بەداخەوە. بەڵایزان هیوادارین لەم وەرزە ساردەیە وەروە بە تایبەتیش لەم بارەدۆخەیە دیسانەوەی لێنەوە مێدەکەین لە خوای گەورە ئەپارڕینەوە سەلامەت بن پارێزرا بن خۆشتان بپارێزن چونکە بەشێکی زۆر لە کوچە و کۆڵانەکانی شارەوانەی کە تۆزێک چەپەکن هێشتا بەری نەیاوە بەڕاستی بووە بە سۆڵێکی زۆر لە بەشێک لە قەزا و ناحیەکان بەفرێکی زۆر باریوە ئامارەکانی دەست و قاچشکان زیادی کردووە بۆ هیوایی بە هاتنە دەرەوە لە چەند ڕۆژی ڕابردوو بە ئۆتۆمۆبیل تۆزێک مەترسی بوو بەڵام ئێستاکە بە پیادە ئەگەر بچیت لە کۆڵانەکە لەسەر شۆستەکانە ئەگەری هەڵخلیسکان زۆرە تکایە وریای خۆتان بن یاخوا دوور بن لە هەموو دەرد و بەڵایەک سپاس بۆەوەی تا ئێستاکە بینەرمان بوون بە هاوکاری هاوکارم دانیار نورەدین و هاوکارانم لە پەیام لە کۆنتترۆل بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان هیوای تەندروستێکی باش بۆ و لایەکتان دەخوازیین بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.